ئەسڵان بیرکردنەوە شتێک نییە ئەنجام بدرێت وەکو وتم بیرکردنەوە ڕوو دەدا نەک ئەنجام بدرێت خۆی لە خۆیان بیرکردنەوە ڕووداوە ئەوەش کە ڕوو دەدا چییە؟ ئەوەیە کە شتێک تایە دەبێت ئەوەی کە نەبووە لە ناویان دەبێت ئەمە ڕووداوی بوون کاتێک کە شتێک دەبێت ئەگەر بێت و تەنانەت ئێمە هەست بەوە نەکەین ئەوەی کە بووە چییە؟ ئەمە خۆی خۆشیێکی زۆر تایبەتی جیاواز لە هەر شتێکی تردا هەر لەوەیە ئەرستۆ کە باسی یعنی ئەڵێ ئەوەی کە ئینسان خۆشبەخت دەکات لە هەموو شتەکانە خۆشبەختیەکی ڕاستەقینەی پێ دەدات بیرکردنەوەیە یعنی گریک زۆر ئەم خۆشیە لە ناویان بەهێز بووە توانیوێتی قودرەتی خۆشی بینینی لەو جیهانە هەبووە و لەبەرەوە بیرکردنەوە شتێکی وشک و بێمەعنە ئەوەی کە باسی دەکەین ئەڵێن فەلسەفە شتێکی وشکە منطق شتێکی وشکە فعلا منطق شتێکی وشکە ئەگەر بیری لەگەڵا نەکەیتەوە نەکەوتە بیرکردنەوە تایە ئەوەنە خۆت بە جیا لە منطق بیرکەیتەوە بکەویتە ناو بیرکردنەوەی لۆجیکیەوە ئەمە نەک کار وشکە بەڵکو هەست بە کرانەوەیەکی سێر دەکەی هەست بە نەرمیەکی سێر دەکەی ئێمە معایەشەی ئەم جۆرە کێشەکە ئەوەیە لە خۆشیمان نەکرد بێ ئێترسەران جای ناکەینەوە ئەگەر من بۆ جارێک بۆ دوو جار کە دیکات دەڵێ ئەگەر بۆ جارێکیش بێتۆ ئەو شتانە لە دەرەوە لەناو خۆتا بەرە دەرێ بۆ چییە؟ بۆ یەک جاریش بێ هەست بۆ گیانە بۆ یەک جار کە بۆ یەک جار هەستت پێکرد تۆ شتێک لەبارەی ئەو گیانەوە هەزێتەوە بەڵام کە ئەمە نەبوو فعلان ئەو کاتە تۆ دەکرێت هەر شتێک ناو بنەی بیرکردن هەر شتێک و ئەمە جۆرێک لە گەشەکردنی بوونتی ینی لە بوونی تۆ عیبارەتە لە تۆوێت بوو عیبارەتە لە پەنهانێک پێویستی بە ئاخۆ ئاشکاکردنە بەبێ ئەو ڕووداوە کە ناومان نابیرکردنەوە ئەم ئاشکاکردنە ڕوونادا تۆ لە هەموو بیرکردنەوەیەکە ڕێک خۆتت بۆ ئاشکا دەبێت یعنی ئێمە لە خۆمان لە خۆمانە پەنهانین بۆ خۆمان ئەسڵ وەزیفەی ئەساسی ئینسان ئەگەر وەزیفەیەکی ئینسانی هەبێت ئینسان بێت وەزیفەیە هیچ نییە جگەل لە ئاشکراکردنی ئەم پەنهانی بوونەی کە لە توایە ئەی ئەمە لە چیا ڕوو دەدا لە چیا ئاشکا دەبێت لە ناو بیرکردنەوە کە لە ناو بیرکردنەوە ڕوویدا ینی بیرکردنەوە دەبێتە ئەساسیترین وەزیفەی ئینسان لە ژیان بۆچی چونکە خۆی لە ناو بیرکردنەوە ڕوو دەدا پەنهانی ئەو ئاشکرا دەبێت مۆزۆی خۆناسین بۆ ڕەتە بە فەلسەفە بۆ لە سەرەتای سەرهەڵدانی فەلسەفەوە یەک ڕستە هەیە لە معبەدی دەلفیەوە دێتە ناو فەلسەفەوە فەلسەفە مێراسی دەکات کە دەڵێ خۆت بناسە ئامەیە خۆناسین ئەوە نیە من خۆم بکەمەوە بابەت زانم خۆم چین خۆم بکەمەوە بابەت نا خۆناسین ئەوەیە من بکەومە ناو ئەو ئازادیەوە بۆ ئەوەی ئەو پەنانە لە ناو خۆمان بێتە دەرێ بیبینەوە نەک من بچمە دەرەوەی خۆم سێری خۆم بکەم نە ئەوەی لە ناو منایە دەبێت بێتە دەرێ نەک من بچمە دەرەوەی خۆم چونکە ئەوەی کە دێتە دەرەوە لە من ئەوەی پەنهانەی کە دێتە دەرەوە ئەو منم کاتێ من دەچمە دەرەوەی خۆم سەیری خۆم دەکەمەوە ئەمە من نیم ئەمەی کە سەیری خۆم دەکات من ئەوەیە کە دێت ئەوەیە کە ڕوو دەدا ئەوەیە کە گەشە دەکا ئەو پەنهانانەیە کە لە ناومانە هەیە ئەوەیە ئیتر وامان لێ دەکا هەست دەکەین ئێمە وجودمان چییە بۆ هەینگێرە لەبەرەوە ئەم بیرکردنەوەیە کولەن گیانەکەی جیاوازە هەستەکانت جیاوازە تەنانەت ئەگەر دوو کەس پێکەوە بکەونە ناو بیرکردنەوە پەیوەندیە و دوو کەسە حەقەوە جیاوازە شتێکی ترە و دوو کەس لە ناو بیرکردنەوە نەبن لە ناو قسەکرد گوشت و گۆشا بن هەر یعنی بە ئاشکرا دیارە یعنی ئەو دوو کەسەی کە لە ناو گوشت و گۆیان کەسێکیش لە دەرەوە بێت یعنی لە دەرەوە سەیریان کە هەر فەزاکەیان هەست پێ دەکات
ئەوانە دەزانێت لە ناو بیرکردنەوەوان بەڵام ئەم دوانەی کە گفتووت گۆ دەکەن ئەمانەش دیار نەکە لە ناو بیرکردنەوەوان چونکە ئەمانە ڕێک دەبینی دەڵێ هەر یەکە بە شیرروتیرێکەوە بۆ یەک وەستاوە کەچی لە نێوان دوانەکانی ترە تۆ یەک ئارانی قوڵ دەبینی یعنی هەز دەکەی لە ناو گەشتێکی سەیران پێکەوە تەنانەت لە ینی زۆر شت هەیە بۆی تۆ ئەوە بناسیتەوە کە بیرکردنەوە تۆ لە چ کاتێکا لە بیرکردنەوەی چ کاتێکا لە بیر نابیرکردنەوەی ینی ئەوەی کە بیرکردنەوە تۆ ناسی ئەو ڕووداوەیە کە لە بیرکردنەوە ڕوودەدا ینی ئێمە هەموو کاتێ پێویستمان بە چییە بەوەیە خۆمان بناسین چونکە هەموو کاتێ بوونی ئێمە لە ناو بیرکردنەوە دێتە دەرێ و دەبێ ئێمە بیناسین ینی وەکو بڵێ خۆناسین ئیشێک نییە تەواویکەین خانیەک نییە دووسیکەین و بڵێن تەواو ینی خۆناسینی ئێمە ئێستا سوکرات هەموو ژیانی لە ناو ئەو خۆناسینە هەتا ئەگاتە ناو ئەوەی کەیتر ڕۆژی دوای ئەوە ئەعدام دەکرێت تەنانەت ئەو خەوەی کە دەبینێ کە ئەو ڕۆژە ئەعدام ناکرێت ینی ئەو ڕۆژێکی هیچ تاکوماوە بۆ ئەوەی پەنهانە لە ناویا بێتە دەرێ لە کاتێکا محکەمە قەراری داوە کە شتێکە گەڕایەوە ئەو دەبێ ئەعدام بکرێت و هاوڕێکەی کە دێ بۆ لای دەیەوێت لە سجن دەری بێنێ دەبینێ خەوتۆ زۆر بە ئیسراحەت ئەڵێ سوکرات تۆ سبەینە ئەعدام دەکەیت چۆن ئاوا بە ئیسراحەت چۆن خەوە لێ بووە ئەڵێ کورا من سبەینە ئەعدام ناکرێت یای چۆن ئەعدام ناکرێت دەڵێ کە شتێکە ناگەڕێتەوە خەوم بینیوە کە شتێکە ناکرێت ئەمە چی دەڵێ ئەمە ڕۆژێکی تر هەیە هیچ تاکو بۆ ئەوەی یان تۆ لە ژیانتا تەنانەت جاری وا هەیە لە ناو مەرگە خۆناسینەکە تەواو کامە بێت ینی خۆناسین پرۆسەیەکە هەمیشە دەبێت ڕوو بدات و جاری وا هەیە لە لەحزەی مەرگە فعلەن ینی مەرگ خۆی دەبێتە بەشێک لە چی خۆناسین لەبەرەوە کاتی لێرەوە لە ڕێگەی خۆناسینەوە سەیری مەرگ دەکەی مەرگ ئیتر ئەوە نییە کە ئێمە خەڵک تەسەوری دەکەن ینی مەرگ دەبێتە وەسیلەیەک بۆ ئەوەی بوونت ئاشکرا ببێ نەک بوونت تەواو بێت وفعلا مەرگ لەو لەحزا زەمینەیەکە بەبێ مەرگ ممکن نییە ئەو ناسینە کامڵە ڕوو لەبەر ئەوە کاتێ لێرەوە سێر دەکەیتر تۆ ناتوانین وەکو ینی مەرگ وەکو ئەوە سێرکەی کە پێشتر سێرت کردووە کە ئەوەیە گیانت دەردەچێت و نازانی چی لێ دێت و ئەلەشتر لێ دێت چی دەبێت چی نابێت ئێشی زۆرە نازانم ئەمانە نییە لەبەرەوە خۆناسین شتێک نییە تەواو ببێت شتێکە ینی سوورەتێکە لەگەڵ هەر ڕوودانێکە بەرەو کامل بوون دەڕوا و لەگەڵ هەر ڕوودانێکە هەمووی بەجارێک دەردەکەوێتەوە ینی شتێکە جزیش نییە بەش ئەمڕۆ بەشێکی دەبینم سوێنی نە لە هەموو کاتێکە هەر هەمووی دێت ینی لە هەموو ڕووداوێکی بیرکردنەوە بوونی تۆ بە هەموویەوە حازر دەبێت بەڵام جارێکی تر کە ڕوو دەداتەوە هەم دیسان بوونت هەمووی حازر دەبێت بەڵام ئەوەی کە تۆ دەیناسی هیچ تا هەر ماوە بیناسی لە جارێکی تر بە دەرکەوتانی شتێکی جوزی نیە کولەن وجودی تۆ لەم دەرکەوتنانە لە کامەڵبوونێکی ئەویش ناوەکی خۆیەتی لەبەر ئەوە خۆ ناسیت شتێک نییە بڵێن ئەرێ ئەمە خۆمان ناسیوە یانە دەکرێت من ئەم ڕووداوانەی بیرکردنەوە لە ناو منە هەبێت و ئیتر لە زەمانێکا من نەچمە ناو ئەو ڕووداوانەوە ئیتر من لە ڕاستیا ئەو خۆناسینەم لێ زەنداوەتەوە ئەگەر خۆشم ناسی بێ لەو لەحزانە ئەم ناسینە هیچ دادێکم نادا کە ببێتە نەمانوت نابێتە مێژوو نەمشە ناکرێتە مێژوو ینی ئەگەر بکرایەتە مێژوو دەکرا دادم بدات بەڵام لەبەرەوەی ناچێتە ناو ڕابردووە هەر لەویا هەیە و لەویاش نامێنێ فعلا من ناتوانم وەکو ڕابردوویەک سوودی لێ بگرم لەبەر ئەوە دەکرێت کەسێک لە تەمەنێکی زۆرە نەکەوت بێتە ناو گیانی بیرکردنەوە
لە ڕۆژی ئاخیری تەمەنیا هەموو خۆناسینەکەی ڕوو خۆناسین ڕێگاکەی جیاوازە لە ئینسان بۆ ئینسان ئەوە نییە بڵێ یەک ڕێڕەوی هەبێت ئەم ڕووداوانەی بیرکردنەوە ڕووداوی جیاوازن هەمە ڕەنگن بۆ کەسەکان گیان بە حکمی ئەوەی هەر کەسە پەنهانی تایبەتی خۆی هەیە و پەنهانی کەس پەنهانی ئەویتر نییە پەنهانی بوونی لەبەرەوە خۆناسین ئەو بەکو بە بابەتکردنی خۆت نیە خۆت بکەیتە بابەت و لێ بکۆڵی تۆ بزانی چۆنە وەکو خۆناسین وەکو جەستە ناسین جەستە تەشیحکە بزانم چیتیایە و چیتیانی ئەمە نیە وەکو وتم خۆناسین ئەوە نیە ئێمە بچینە دەرەوەی خۆمان بەڵکو ئەوەیە کە ئەوەی هەیە بێتە دەرەوەی یعنی لە ئێمە دەر و هاتنی ئەو بۆ ناو ئێمە و دەرکەوتنی لە ئێمە دەخاتە ناو ئەو جیهان یعنی بوونمان لە ناو جیهانە بە معنە هەیەرگەریەکەی ڕێک ئامەیە کە ئەو دێتە ناو ئێمە و ئێمە لەگەڵ خۆیان دەخاتە ناو جیهان حەزکردن بەوەی تۆ شت بزانی تەبەنەوەی مۆزوعی فزولیەتەکە کە حەزکردنە بەوەی زیاتر بزانی ئەوە لە سەرەتای گفتوگۆکەی دیکارتەوە و سێسیانەوە دەست پێ دەکا یەکێکیان باس لەوە دەکا کە ئەو فزولیەتە لە ناو ئێمە ئەو حەزکردن بە زیاتر زانینە لە ناو ئێمە داوایەکە و نەخۆشیەکە چارەسەری نییە دەرمانی نییە یانی چی ینی ئێمە هەر وەکو وا بێت بەردەوام تینوت بێ قەت تینویەتی نەشکێن تاوان دیکارت بڵێن کارێکتەرەکەی تر کە تەسەورەکانی دیکارت ئاشکرا دەکا شتێکی تر لەو بارەیەوە دەڵێ جا ئێستا هەندێک شتی گرنگەیە لە مەوزوعی ئەو باسی مەوزوعی ڕێککەوتە ئەوە باس دەکەین و دوایەوە باوەڕ ناکەم بتوانین بچینە سەر فزولیەتەکە چونکە یەکوان نەماوە ئیتر لە هەفتەی داهاتووەوە دەکەوینەوە ناو تێکستەکە لەگەڵ تێکستەکە دەڕۆین لەگەڵ ئەو سێ کارێکتەرا دەڕۆین کە دیکارت دایناوە تاوان سێ کارێکتەرەکەش یەکێکیان کەسێکی نەخێنەوارە وەکو دیکار دەڵێ بەڵام کەسێکە لە عینی کاتا وەکو بڵێ بیرکردنەوەی خۆی هەیە دەیەوێت بیرکاتەوە بەڵام بە هیچ پرۆسەیەکی پەروەردەیی و فێرکردنا نەڕۆشتووە وەک لەی لە خۆی هەیە وا دەزانێ ئەگەر ئەویش باتایە وەکو ئەوان بیخوێندایەوە بۆ پرۆسا بڕۆشتایەوە وا نەدەبوو ئاوا جاهل نەدەبوو دوانەکەی تریژێکێکیان ڕۆشتووە هەموو ینی وەکو بڵێ برسی معلوماتی زیاترە ئەو نەخۆشەی تایە وەکو خۆی دەڵێ دەیەوێ حرف زیاتر بزانێ ئەوی تریشان دەڵێ ئەم هەموو زانینە پێویست نییە ینی ئەمە حەزا هەر ڕازی نابێ ینی تا کۆتا دەڕەوە وایە تۆ وەکو مڵکەکە وایە تۆ شتێکە دەیە حەز دەکەی زیاتر دەبێ دەچی بە شوێنی یا کۆتایی ئەمە تاوان لە زانینی شار وایە زانینێک بەزەم جۆرە لە زانین کام فزولیەتە لە ڕێگەم فزولیەتەوە دەست دەکەوێت فعلا معلوماتە یعنی هەر وەکو مڵکێک وایە وەکو چۆن مڵکەکەت دەتەوێت زیادیکەی بەردەوام زیاتر و زیاتریکەی بۆەوەی وجودی خۆت لە ناو کۆمەلگا بێستر و بێسترکەی ئەو زانیاریانەش کە تۆ وەریان دەگری هەر عینی شتە تەبەن دیکارت نەقدیەم جۆرە لە زانیاری دەکا کە ئێمە کۆی دەکەینەوە و ناومان ناوە زانی ئەوە لە وانەکەی ترەوە لە هەفتەی داهاتووە دەسی پێ دەکەین طبعا لەم ئینەشا لە مەوزوعی ڕێکەوتەکەشا ڕێکەوتەکە لە وازام لە کتێبی ڕێساکانە ڕێساکانی بیرکردنەوە لێرەشە باسی ئەو فزولیەتە دەکا بەڵام بە کورتی زیاتر باسی ڕێکەوت دەکات من پەرەگرافەکە دەخوێنمەوە و ئەو شوێنانەی کە پێویست بوو ڕوونکردنەوەی لەسەر بدەم ڕوونکردنەوە دەدەم ئەڵێ مرۆڤەکان زۆر جار فزولیەتێکی کوێر دەستیان بەسەردا دەگرێت و ئەقلیان دەخاتە سەر ڕێگایەکی نەزانرا و کە هیچ ئومێدێکی تیا بەدی ناکرێت
ئەوان ژیانیان دەخەنە مەترسیەوە بۆ دۆزینەوەی ئەوەی کە تەنها بە شوێنیدا دەگەڕێن و هیچی تر. ئەمانە وەک ئەو کەسەوان خەریکە دڵی شەق دەبا بۆ ئەوەی خەزێنەیەک بدۆزێتەوە، وێڵ وێڵ بەبێ پشودان لە مەیدانە گشتیەکاندا دەگەڕێ بەو ئومێدەی بەڕێکە و شتێک بدۆزێتەوە کە لە یەکێک لە گەشتیارەکان کەوت بێت. طبعاً هەر لێرە باسی مۆزوعی فزولیەتەکە دەکات. ینی ئەوەی کە دەوامەتان زۆر بینیوە خەڵکێکەیە دەڵێ من حەز دەکەم بزانم، و ئەمە لە بارودۆخە کۆمەڵایەتیەکانە ئاوایە ئەم کەسە کە فزولیە تەنانەت وێنەیەکی باشی نییە، چونکە دەیەوێت ئەسراری خەڵکەکەی دەوروبەری بزانێت، دەیە بزانێت دراوسەکەی چی دەکات، هەموو شتەکانی بزانێت، ینی جۆرێک لە فزولیەتی تایە حەزی بەمەیە. تەنانەت لە ئینە کۆمەڵایەتیەکە ئەمە کارێکتەرێکی باش نییە، تاام بە پێی نەریتەکەش باش نییە. ئەم کەسە بەردەوام لە جۆرێک لە چاودێریکردنی ئەوانی ترایە بۆەوەی زیاتر معلوماتیان لەسەر بکاتەوە. وەتەمەەن ئەم فزولیەتەی زانینی ئەم معلوماتانە، ینی ئەگەر لە دنیای مۆدێرنا ڕێک خراوە بۆ لە پیشەیەکە کە پیشەی بۆ نمونە جاسوسیکردنە بەسەرەوانی ترەوە، ینی چاودێریکردنی ئەوانی تر و معلومات کۆکردنەوە لەسەرەوانی تر. و ئەم حەزی زانیاریە کۆکردنەوەیە لە مرۆڤ فۆرمی جیاجای هەیە، ینی فەرق نییە لە بینی ئەوەی من بمەوێ بگەرم بەو شاخە زانیاری کۆکەمەوە بۆەوەی کەنزێکەیە دەسم کەوێ و بەر شتێک بکەوم بەڕێکە و دەسم کەوێیە زانیاری لەسەر شتێک کۆکەمەوە بۆەوەی بۆ مەبەستێکی دیار. طبعاً ئەم فزولیەتە لە خۆیە دۆخێکی سایکۆلۆژیە، وەوەی ئەم فزولیەتەی تیابێ وەکو جۆرێکی ئیدمانی لێدێ، ینی دایمە دەیەوێ شت لەبارەی دەوروبەرەکەەوە بزانێت، دایمە چاودێری دەوروبەرەکەی دەکات. و لێرە ئەو ئەمەی کە وتمان لە فۆرمە کۆمەڵایەتەکە، ینی فزولیەتی ئینسان بۆ زانیاری کۆکردنەوە باوا بڵێم فۆرمی جیاجای، ینی فۆرمێکی کۆمەڵایەتی هەیە، فۆرمێکی هەیە ڕەبتی بە سیاسەت و مەسەلەی دەسەڵاتداریەوە هەیە، فۆرمێکی تری هەیە ڕەبتی بە زانینی، ینی زانینە لەبارەی تەبیعەوە، هەر حەز دەکا شت بزانێ، هیچی تر نا، ینی حەز دەکا شت بزانێ بەبێ ئەوەی ئەم شتە بەکاربێنێ. طبعاً کاتێک ئەم زانیاریانە کەسێک کۆی دەکاتەوە بۆ شتێک دەبێت، ینی مەبەستێک دەخرێتە پشتی، ئەو کاتەی تر ئەم کەسا وەکو بڵێ دەبێ ئیلان ئەو فزولیەتەی تیابێ جا دەتوانێت ئەو پیشەیە ئەوە بک بە پیشەی خۆیان. بەمانایەکی تر ئەوانەی کە زانیاری کۆ دەکەنەوە لەسەر دژمنەکانیان لەسەر هەر شتێکی تر، ئەمانە خۆیان دەبێ ئەو فزولیەتەیان تیابێەوە ناتوانن ئەو کارە بکەن. ئەمە فۆرمێکە لە فۆرمەکانی ئەو فزولیەتەی کە ئێمە بۆ زانینی شتەکان هەمانە. طبعاً ئەمە وەکو وتم دۆخێکی سایکۆلۆژیە و دەبێت جیایکەینەوە، دیکار دەیەوێت ئەومان بۆ ڕۆشن کاتەوە ئێمە بۆ ئەوەی لەبارەی شتەکانەوە بزانین لە ڕاستیە ئەم فزولیەتە نییە کەوا دەکا بزانین، ینی پاڵنەری ئێمە بۆ زانین فزولیەت نییە. فزولیەت دەکرێشتی تر دروستکە، بەڵام هەرگیز ئێمە ناکا بەوەی کە کەسێک کە دەیەوێت حەقیقەتی شتەکان بزانێت. بۆ کەسی فزولی گرنگ نییە ئەرێ ئەو شتەی دەیزانێ وایە یاوانە، بە تایبەتی بۆ کەسێک کە فزولیەتەکەی فزولیەتێکی بەریانە نییە. ئێستا یار فزولیەتەکەی بەریانەیە، ینی هەر دەیە بزانێ، بەس ئەم زانینە بەکار نایەنێ دژی کەسەکە یا دژی شتەکە. بەڵام هەیە فزولیەتێکی مەبەستدارە، ئەم مەبەستداریە ئیتر ئیشێکی پێ دەکرێت، ینی زانیاری کۆ دەکاتەوە لەسەر شتێک بۆ شتێکی دەکات.
تەنها دێمە مامەڵەمان لەگەڵ سروشتا بۆ ئەوەی کۆنترۆلیکەین ڕەبتی بەم چیەوە هەیە ڕەبتی بەم فزولیەتەوە هەیە یعنی دەست بەسەراگرتنی سروشت ڕەبتە بە فزولیەتی زانینی زیاترەوە و ئەوەی ئێستا زانست ئاراستە دەکات لە ڕاستیە ئەم فزولیەتەیە کە دیکار دەیەوێت جیای کاتەوە لە چی لە زانست بە معنە ڕاستەقینەکەی کە سەرچاوە لەم فزولیەتەوە ناگرێت یعنی بۆ ئەوەی زانابین بەم معنە مۆدێرنەی کە هەیە ئەبێ چی بینێمە ئەبێ فزولی بین یعنی فزولی بین یعنی چی یعنی هەوڵ بدەین هەموو شتێک لەبارەی تەبیعەتەوە و دەبارەی ئەو شتانەوە بزانین ئەی ئەوەش دەیزانین چییە لە ڕاستیا زانین نییە معلوماتە خەبەرە دەتوانیت بچیتە دەرێ ساحەتی خۆت وەرگرە ئەم فزولیەتە یعنی ئەوەی کە ئێمە دەیزانین لە ڕاستیا خەبەرە زانین نییە هەواڵە ئێمە هەواڵێک لەبارەی فڵانە معدەنەوە دەزانین کە وا هەڵس و کەوت دەکات ئەنی ئەگەر وردی کەیتەوە لەگەڵ فزولیەتێکی عادی ناو گەڕەکێکی شەعبی کە کەسێک هەیەتی هیچ فەرقی نییە ئەم فزولیەت بەڵام بەبێ ئەم فزولیەتە وجودی زانایەکی لەو بابەتە ممکن نییە یعنی ئەم فزولیەتە بۆ زانایەکی ئاوا پێویستە بەڵام بۆ زانایەک بە معنە دیکارتیەکەی ئەم فزولیەتە پێویست نییە تەبان زانین لێرە ئامانجەکەی دەکەوێتە دەرەوە بۆ نمونە چ ئەوانەی کە دەزانن شتێک لەبارەی شتەکانەوە دەزان و بۆ مەبەستێک ئێستا بۆ نمونە ئێمە لە تەبیعەت دەکۆڵینەوە دەمانەوێت لەبارەی تەبیعەوە بزانین لەبارەی شتێکی دیاریکراوە بزانین بۆچی بۆ مەبەستێکی دیاریکراوە بۆ نمونە دەمانەوێت لەبارەی یۆرانیۆمەوە بزانین بۆچی بۆ مەبەستێکی دیاریکراوە بۆ ئەوەی بیکەینە قومبەلەیەک دەمانەوێت لەبارەی فڵانە شتەوە بزانین بۆ شتێکی تر یعنی چی یعنی زانینەکە لە خۆیە ئامانجەکەی چووەتە دەرەوەی خۆی لەبەرەوە زانایەکی مۆدێرن کە بیر دەکاتەوە لەوەی لەبارەی تەبیعەتەوە بزانێ پێشوەختە دەبێت چی بکە دەبێ مەبەستەکەی لەلا حازر بێت یعنی دەمەوێ ئەم لەبارەی ئەم شتەوە بزانم بۆچی بۆ ئەوەی ئەو شتەی لێکەم بۆ مەبەستێکی لێ نەک دەمەوێ ئەم شتە بزانم چی حەقەتی ئەم شتە بزانم بەڵام زانین بە معنە دیکارتیەکەی پەیوەندی بە ڕۆشنبوونەوەی دنیاوە هەیە من دەمەوێ بزانم ئەمەی کە من لە ناویا دەژیم و ڕەبتە بە چارەنووسی منەوە بیناسم ڕۆشن بێ بۆ من لە ناو دنیایەکی ڕۆشنابم کاتێک ئێمە دەکەوینە شوێنێک کە کەس ناناسین خەڵکانێک لە دەوروبەرمانە هەیە ئێمە لە ڕاستیا لە ناو زیندانەکەین ئەین لە ناو دنیایەکی تاریکەن بۆچی چونکە هەر کەسێک لەو کەسانە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئێمە ناکرێتەوە ینی شتێکی تاریکە بەنسبەت ئێمە یا ئێمە دەچینە ناو جیهانێکەوە کە بە جۆرێک ڕێک کراوە و پەیوەندی ئەو تاکانەی لە ناو جیهانایە لەگەڵ شتەکانی دەوروبەرە بە کۆدێکی دیاریکراو دەکرێتەوە ئێمە ئەو کۆدە نازانین ئێمە لە ڕاستیە لە ناو تاریکیان چونکە هیچ شتێک لەو شتانە ئیستیجابەیان بۆ ئێمە نییە و ئێمە ناتوانین بکەوین لە ناو پەیوەندی لەگەڵیان بۆیە زانین بە معنە دیکارتیەکەی عیبارەتە لە چی لەوەی کە ئێمە بکەوینە یعنی زانینەکە بۆ ئەوەیە کە ئێمە لەگەڵ ئەوەی کە هەیە ڕۆشن ببینەوە و ئەوەش کە هەیە ڕۆشن ببێتەوە لەگەڵمان و دیکار مەوزوعی نور و ڕووناکی و ئەمانە بەکاردێنێ دەبێت تێ بگەین لێرەوە کە مەبەستی لەمە ئەمەیە و ئەم میتافۆری ڕووناکیە ڕەبتی بەم مەوزوعەوە هەیە بە مەوزوعی زانین بە معنایە لەبەرەوە زانینی دیکارتی زانینە بە معنە ڕاستەقینەکەی زانین بۆچی چونکە ئامانجەکەی زانینێک نییە وەسیلە بێت زانیاری دەکرێت ببێتە وەسیلە بەس زانین ئامانجی لە خۆیان هەیە و ئامانجی زانین
ئەوەی لە زانین دەکەوێتەوە ڕۆشنبوونەوەیە کە ئەو ناسینەیە ئەو کرانەوەیە لەگەڵ گیانە کرانەوەیەکی ڕاستەقینە لەگەڵ گیانە وە کرانەوەیەکی ئازادانە لەگەڵ جیهان. ئەو لێرە نمونەی کەسێکمان بۆ دێنێتەوە دەڵێ خەریکە دڵی شەق دەبا بۆ ئەوەی شتێک بدۆزێتەوە وەکو ئەم کەسە وایە ئەمەی فزوولیە دەچێت لە جادەکانە دەگەڕێ بۆ ئەوەی ئەم حەزەی تێرکە بەڵکو شتێک لە گەشتیارێک کەوت بێت و ئەو هەڵی گرێتەوە و ئیتر چێش لەوە بکا کە شتێکی دۆزیوە و باسی ئەم فزولیەتە دەکا لە کە خەڵکێک هەیەتی بە ناوی زانستەوە ینی وەکو بڵێ لە بەرامبەر زانینی شتەکانە بەس ئەمە وەکو وتمان هیچمان یعنی شتەکانمان بۆ ڕۆشن ناکاتەوە خەبەرمان لەسەر هەڵسوکەوتی ئەو شتە پێدەدا و ئەم شتەش دایمە شتێکە لە بەردەممانە وەک وەسیلەیەک لەبەرەوە حزوری ئێمە لەگەڵ ئەو شتە حزورێکی ڕاستەقینە نییە یعنی حزورێکی ڕاستەوخۆ نییە. دەڵێ کیمیازانەکە ئەنوو ئەندازە زانەکان و فەیلسوفەکان تا ڕادەیەک بەم شێوەیە لێکۆڵینەوە دەکەن ینی بە پێ ئەو فزولیەتە. من ئەوە ڕەت ناکەمەوە کە سەر ڕای ئەو هەڵانەی هەیەە بەڵام بەختی ژیاریان دەبێت لە دۆزینەوەی هەندێک لە ڕاستیەکان بەڵام دان بەوەدا نانێم ئەوان بەهۆی ئەوەوە ئەمانەیان دۆزی بێتەوە کە لە خەڵکی تر شارەزاتر و لێهاتووترن ینی بەهۆی لێهاتووی و شارەزاییانەوە نییە بەڵکو بەهۆی ئەوەیە کە بەختیان لەوانی تر باشترە ینی ئەمە لەسەر شانس و ڕێکەوت وەستاوە ئەمە هیچ بنەمایەکی نییە بە ڕێکەوت وا بووە ئەو شتە بدۆزێتەوە لەبەرەوە ئەم کەسە ئەو شتە دەدۆزێتەوە ئێمە دەڵێن شانسی هەیە یعنی چی؟ یعنی هیچ شتێک هۆکارێکی ڕاستەقینە لەما بۆ دۆزینەوەی ئەو شتە وجودی نیە. ئێمە ناتوانین ئەوە لێک بدەینەوە بۆچی ئەم کەسا دەیدۆزێتەوە و بۆچی ئەوی تر نایدۆزێتەوە ئەمە دەکەوێتە ناو مۆزۆی بەخت و شانسەوە ئەوەی کە پێی دەڵێن شانس بەختی هەیە ئالا کە بەختیش بووە و کاتە چییە؟ یعنی هیچ شتێکی کەسەکەی تیانە بەخت ئەوەیە کە من ینی وەکو بڵێ بەبێ ئەوەی هیچ شتێک هەبێ کە من ئاراستەکە بەرەو زانینی ئەو شتە یا بەرەو دۆزینەوەی ئەو شتە من ئەو شتە بدۆزم یاسەوە بەخت نییە کەسێک لە ڕێگەی نەخشەیەکەوە کە زانیارێکی لەبارەی ئەوەی ئاسەوارێک لە فلانە شوێنی کوردستانە هەیە و بە پێی ئەم نەخشە و پلانە دەچێت تا تاوەکو ئەو شوێنە دەدۆزێتەوە ئەمەیان چییە؟ ئەمە ئەساسێکەیە لە دۆزینەوەکە بەڵام کاتێک کەسێک بەسەر شتێکی وایە دەکەوێت ئەمەیان دەڵێن چی؟ دەڵێن بەختیە ینی چی؟ ینی ئەمەی ڕووی داوا هیچ ئەساسێکی لە ناو کەسەکە ئەساسێکی پێشینەی نییە. جا دیکار لە ڕێگەمەوە دەیەوێت بڵێ لە ڕاستیا زانست لەسەر ئەساسی ڕێکەوتدا نامەزرێت و ئەوانەی کە بە ڕێکەوت شتێک ڕێیان لە شتێک دەکەوێت ئەوانە ئەو کلیلەی کە یا ئەو کۆدەی کە ڕەبتە بەو شتەوە و دەبێت لەناو ئەمانە هەبێ نییە. ئەمە ئەزانم وەکو چی وایە؟ وەکو ئەو وایە من بچم ڕێم لە سندوقە بکەوێ سندوقەکە بکەمەوە شتێکی تیابێ من لەبارەی ئەم شتەوە هیچ نەزانم. بۆ نمونە بێنە پێش چاوتان لە زەمانێکە کە ڕادیۆ نەبووە ڕادیۆیەک لە ناو سندوقێک دانراوە با کاتەکان پێچەوانەکەینەوە ینی وا دابنین ئێستا ئێمە بەرەو ڕابردوو دەڕۆین نەک بەرەو داهاتوو ئێمە دەگەڕێینەوە بۆ 500 ساڵەمەوبەر لەناو ئەم شتانەی ئێمە کە ئاساوەرانەی کە هێنن دابنێن سندوقێک جێماوە ڕادیۆیەکی تایە وە کەسێک دەیدۆزێتەوە ئەم کەسێک کە ئەمە دەدۆزێتەوە شتێکی دۆزیوەتەوە بەڵام ئەمەی کە دۆزیویەتەوە نازانێت چییە یعنی ئەوەی کە بەڕێکەوت شتێک دەدۆزێتەوە ئەوەی دەیدۆزێتەوە
يعني هیچ پەیوەندیەکی ڕاستەقینە لە بینی ئەو شتا نییە وجودی نییە ئەی دۆزینەوەی ڕاستەقینە کامەیە ئەوەیە وەک ئایدیا بەر لەوەی تو ئەو شتە دەرک پێ بکەیت لەناو خۆتا هەیە وەک فکرە يعني بل لەوەی لە واقعا هەیە دەبێت لە عەقڵا کۆدەکانی دەرکەوتن ئەوەیە هیگڵ باسی ئەوە دەکات دەڵێ ئەوەی عەقڵیە ئەوە واقعیە يعني ئەوە بەمعنە ڕاستەقینەکەی واقعیە يعني ئەوەی کە ئێمە بەڕێکەوت تووشی دەبین بە نسبەتی ئێمەوە شتێکی واقعی نییە ئەوەی لە عەقڵا بەل لەوەی لە واقعا دەرکەوێت دەردەکەوێت و دواتر لە واقعا دەردەکەوێت بە معنای کەلیمە شتێکە مێژوویە مێژوویە بەو معنانا لە ڕابردووایە یعنی مێژوویە بەو معنایی کە ئیتر بە نسبەت مرۆڤەوە ئەو شتە وەک ئەوەی کە هەیە ئەگەر ئێمە مێژوومان تەبەن وا وەرگرت کە تەنها مێژووی ڕۆحە بەو معنای هیگڵیە کە هەیە يعني بۆ معنای هیگڵیە مێژوو بۆ نمونە حیوانات مێژووی نییە ئێمە ناتوانین باسی مێژووی حیوانات بکەین ناتوانین باسی مێژووی معدەنەکان بکەین مێژوو لای ئەو مێژووی يعني تەنها مرۆڤ مێژووی هەیە لای هیگڵ مێژوویەتیش ڕەبتە بەچیەوە ڕەبتە بەو شتە پێشینەی کە لە عەقڵا هەیە دواتر لە واقعا ئاشکرا دەبێت لەبەرەوە لێرە ئەوەی کە لە عەقڵایە و دواتر ئێمە لە ڕێگەی ئەوەی کە لە عەقڵایە ئەوی تر دەدۆزینەوە ئێمە یەکسەر ڕاستەوخۆ دەچینە ناو جەوهەری ئەو شتەوە چونکەوەی لە عەقڵی ئێمە هەیە دەرکەوتەکانی ئەو شتە نین ئەی چی ئەو شتەیە جەوهەرەکەیەتی ئەو جەوهەرەیە کە ئەم دەرکەوتانە ممکن دەکات ینی وا دەکات کە ئەم شتە ئەم هەڵسوکەوتانەی هەبێت ئێستا لە ئێمە جەوهەرێک هەیە وا دەکات زمان هەڵسوکەوتی زمانی لە ئێمە ممکن بێ بەڵام لەبەرەوەی ئەو جەوهەرە لە ناو مەیمونێکانیە ئەم هەڵسوکەوتی زمانی ئێمە بۆ مەیمونێک هەرگیز ممکن نیە یعنی مەحاڵە بەس بۆ ئێمە هەمیشە ئەگەرێکی کراوەیە یعنی هەموو مرۆڤێک ئەگەری ئەوەی تایە هەڵسوکەوتێکی زمانی یعنی زمانی مرۆڤ بزانێت باوا بڵێن ئەوەی کە لە عەقڵا دەردەکەوێت ئەوەیە لە ناو هەر شتێکە کە ئەو شتە جەوهەرەکەی لە ناو عەقڵا دەرکەوتووە یعنی ئەو جەوهەرەیە کە لەو شتە هەیە وا لەو شتە دەکا ئاوا بێت و بە جۆرێکی تر نەبێت یعنی بە معنایەکی تر ئێمە لە عەقڵا بەل لەوەی هەڵسوکەوتی شتەکان بزانین چییە ئەو بنەمایە دەزانین کە ئەو هەڵسوکەوتە لەسەری دامەزراوە بەڵام ئێمە لە دەرەوە چی دەزانین لە دەرەوە تەنها هەڵسوکەوتەکە دەرک پێ دەکەین ئەو هەڵسوکەوتەی کە دەیکات وەڵا ڕێگەی دووپاتبوونەوەی هەڵسوکەوتەکەەوە ئێمە دەڵێن چی شتێک بۆ خۆمان دادەنین کار جارێ ئەوە ڕوویدا ئەو شتا ئەو هەڵسوکەوتە دەکات وەکو سەگەکەی پاڤلۆڤ ینی شتێکە کە بەهۆی ئەمەوە کە ئەمەمان چەند جارێت تکرار کردوێتەوە وا دەردەکەوێت کار جارێ ئەمە ڕوویدا ئەو هەمان شتە هەڵسوکەوتدا تامان ئەمە بۆ مرۆڤ هەرگیز ممکن نییە چونکە مرۆڤ هەڵسوکەوتەکانی پێشبینی نەکراون ینی ناتوانانی پێشبینی هەڵسوکەوتەکانی بکەیت ئەمە بۆ کاینێک کە تەواو جیازێکی بایۆلۆجیە ئەمە ممکنە ینی ئێمەش وەک جیازێکی بایۆلۆجی ئەمەش بۆ ئێمە ممکنە جا دەرکردن بەو جەوهەرە لە ناو عەقڵا دواتر دەتخاتە ناو پەیوەندیەکی جەوهەریەوە لەگەڵ ئەوەی کە کەشفی دەکەی لەگەڵ ئەوەی کە ئاشکرا دەبێت و لە ڕاستیا ئەوەی کە ئاشکرا دەبێ یەکەم جار کە ئاشکرا دەبێ هەڵسوکەوتەکانی ئاشکرا نابن یەکەم جار ئاشکرا بوونەکە لە جەوهەرەکایەتی لەبەرەوە پەیوەندی ئەم کەسە کە دەرک شتێکی بۆ ئاشکرا دەبێت زۆر جیاوازە لە پەیوەندی ئەو کەسەی کە با فزولیەت و با شانس و بەڕێکەوت تووشی ئەوە دەبێت شتێک دەرک پێ بکات یعنی بە معنایەکی تر ئەو کەسەی بەڕێکەوت دەرک بە شتێک دەدۆزێتەوە لە ڕاستیا ئەم شتان ناناسێ ئەمە هەر ڕێکەوتە ینی وا ڕێکەوتووە و شتە ببینەوەیەکێکی تر نەیبین
لەبەرەوە پەیوەندی ئەم کەسە لەگەڵ ئەو شتا جیاوازە لە پەیوەندی ئەوەی کە دەزانێت ینی زانینێکی پێشینەی جەوهری هەیە وەکو بنەما و ئەو بە شوێن دەرکەوتنی ئەوە دەگەڕێ ئەگەر ئەم بنەمایی کە من دەرکم پێ کردووە لە ناو عەقڵما ئەم بنەمایە چی لەسەردا دەمەزرێ یعنی ئەگەر ئەم جەوهرە بخەینە ناو مادەوە ئەو مادە چاڵ سو کەوتێک دەکات و دەرکردنی ئەسڵەن جەوهرەکان شتێکە پێش دەکەوێت بەسەر دەرکردنی سیستەم لە ناو بوونەوەرەکان و وەرسوکەوتی بوونەوەرەکان لەبەرەوە ئەمەیان ئەساسێکگەیە بۆ ئاشکرابوونی ئەوەی کە هەیە بەڵام لەوی تر کە بەڕێکەوت شتەکان دەدۆزێتەوە ئەو ئەساسە وجودی یعنی ئەمە تەناچە شانسی ئەڵێ تەبەن ئەمە ئەم حاڵەتە حاڵەتی ڕێکەوتە لای ئەوانەی خەریکی کیمیان و ئەوانەی تەنان لە لای ئەندازیارەکان و تەن لای دەڵێ لای فەیلسوفەکانیش بەس ئەمە ئیتر وەکو بڵێ فەیلسوف دەبێت تعریفیکەین لای ئەو کامە فەیلسوف کێ ئەمە بەستی چیە لە فەیلسوف لە جارێکە باسی بیرکاری کرا کە لە ڕێگەی بیرکاریەوە ئەمە دەتوانین بگەینە حەقیقەتێک بە حکومەوەی بیرکاری کۆمەڵێ ئەگەرە ئەمەش تەبانەر دەکەوێتە ناو مۆزۆی ڕێکەوتەوە کە دیکات لێرە لەبارەی زانستەکانەوە حەزەرمان پێدەدا لەسەری یعنی دەکرێت تۆ یاری بە ژمارەکان بکەی شتێک دەرچێ کە پێشتر ئەو شتە تۆ نەزانیوە شتێک دەرچێت ئەم شتەی دەردەچێت دەروەکو ئەو ڕێکەوتە وایە کە زانایەک لە ناو مختەبەرە بە ڕێکەوت شتێک دەبینێت تەمان لێرە شتێکگەیە دەمەوێت ڕۆشنی کەمەوە ئەوانەی کە ینی لە دەرەوە کردەی ئەو دوو کردەیە وەکو یەک دیارن ینی کەسێک ئەگەر جەوهرەکە لەلایە دەرکی بە بنەماکە کردی بێت لە عەقڵیە دواتر لە واقعا ئەو شتە بدۆزێتەوە دەرکی پێ بکە بیبینێتەوە ئەمە کاتێک کە دەیبینێتەوە هەست دەکەین جیاوازی نییە لەگەڵ کەسێک کە بە ڕێککەوت بە فزوولێتەکانمە دەدۆزێتەوە وا دیارە سوکەوتەکانی هەردووکیان وەکو وایە ڕێکەوتێ بۆ نمونە کاتێ نیوتن ئەم سێوە بەردەبێتەوە بە ڕێکەوت ئەم سێوە بەردەبێتەوە سەرنجی ڕادەکێشێ بۆ ئەوەی کە بیل لەوە بکاتەوە ئەم سێوە چۆن کەوتە خوارێ ئەمە ڕێکەوت نییە ئەمە بەر لەوەی سێوەکە بکەوێتە خوارێ فکرەی جاذبیەت لە عەقڵی ئەوە وجودی هەیە چونکە ئەو ویستویەتی لەوە تێبگارێ ئەم ئەستێرانە چۆن ڕاوەستاون ینی لە دەرئەنجامی بیرکردنەوەیەک لەمە لە ناو عەقڵا لەگەڵ خۆیان بەر لەوەی دەرکەوتەکانی لە واقعا ببینێ ئەم بیرکردنەوەی هەیە ئەم فکرەیە بەڵام لەو کاتا کە ئەم سێوە دەکەوێتە خوارێ ئەم فکرەیە ئەم بنەمایە یەکسەر ئەو پەیوەندی ڕۆشن دەکاتەوە ینی لای ئەو لە ناو بینینیان ڕێک دەچێتە ناو پەیوەندیەکەوە دەرک بە جاذبیەتەکە دەکات ئەوە ناخۆی جاذبیەتەکە بە شکڵێکی هەستەکی بە هیچ شێوەیەک دەستی پێ ناکرێت ینی جاذبیەت شتێک نییە خەتێک بێ ئێمە بیبینین بە چاو کە پەتێک بێت عەرزەکە لە ڕێگەی ئەم پەتەوە ئەو سێوەمان بۆ ڕاکێشێ بۆ خوارەوە ئەمەی کە لەو پەیوەندیە دەیبینێ لە ناو خۆیان هەیە بەڵام لەو کاتا ئەمەی کە ڕوو دەدا ئەمە ئەو فکرەیە بەرجەستە دەکا کە لە لای دیکارتەیە ینی ڕێک ئەمە وەکو وایە فکرەکە بچێتە ناو شتێکی مادیەوە مادی ببێتەوە بەڵام لە عینی کاتا ئەمەی کە هەیە و مادی بووەتەوە لەوەی کە مادیە دەرکەوتووە خۆی چییە؟ خۆی شتێکی هەست پێکراوە و مادی نیە ینی خۆی شتێکی فیزیکی نییە بە معنایەکی تر ئێمە جاذبیەت ئەگەر شتێکی وا هەبێ بە ناوی کێشکردن خۆی شتێکی فیزیکی نیە ینی خۆی لە ڕاستیان میتافیزیکیە چونکە ئەگەر فیزیکی ئەوە بێ کە ئێمە دەتوانین لە ڕێگەی هەستەکانەوە دەرکی پێ بکەین ئێمە دەرک بەو پەیوەندیە ناکەین لە ڕێگەی هەستەکانەوە لەگەڵ ڕێگەی هەستەکانەوە دەرکمان نەکرد کەواتە ناکەوێتە ناو مەنتیقەی فیزیک کە ئەو مەنتیقە هەستەکەیە کە ئێمە هەستی پێ دەکەین
وهرگیز لە ڕێگەی ئێستەکانیشەوە دەرک بە من نەکراوە هەر لەبەر ئەوەشە فەرزەن لای هەمومان سێو دەکەوێتە خوارێ بەڵام ئێمە چی دەکەین ئەم سێوەی دەکەوێتە خوارێ هیچ شتێکمان نییە بیدەین بەکەوتنە خوارەوەی سێوە طبعا ئەمەی کە حاڵەتی نیوتن لە نیوتنا هەیە جیاوازە لە ڕاستە لەوەی کە کەسێک لە تاقیگا بە نازانم دەگەڕێ بۆی ڕێکەوتی شتێک بکە ئەمە دووشتی جیاوازە بۆچی چونکە ئەم فکرەکە پێش دەکەوێت بەسەر چیا بەسەر دۆزینەوەکە وەکو وایە کەسێک ئەم حاڵەتەی نیوتن ببینێ بچێ بگەڕێ بۆ ئەوەی چی بکە ئەویش ڕێکەوتی شتێکی وا بکە وا بزانێ ئەمەی کە ڕوویداوە بە نسبەتی نوتنەوە چی بووە ڕێکەوت بووە لە کاتێکە ئەمە ڕێکەوت نییە بۆچی ڕێکەوت نییە چونکە ئەساسێکی لە ناو نیوتنە هەیە بەر لەوەی ئەمە ڕوو بدە ینی سێوەکە دەرکەوێ کە ئەم ڕاکێشانە هەیە ینی نیوتن بە شوێن ئەوە دەگەڕێ ئەم پەیوەندیت چییە وەچەنا فکرەی لە ناو خۆیان لە ناو زەینی خۆیان هێناوە و بردووە و بیرکردنەوەی ئامادە بووە بۆ ئەوەی ئەو فکرەی کە هەیە لە ناو چیا ببینێ بەرجەستە بوونە مادیەکەی ببینێ و بەبێ ئەم فکرە ممکن نییە بەرجەستە بوونە مادیەکەی دەرکی پێ بکرێت یعنی بە معنایەکی تر ئەگەر ئێمە سەیری سێوێک بکەین دەکەوێتە خوارێ ئێمە لە ڕاستە ئەوەی تیا نابینین کە نوتن تایە بینیوە و ئەگەر باتاوی ئێمە تیامانە ببینایە یا هەر کەسێکی تر بەر لە نیوتن تایە ببینایە چی دەبوو ئەوەی کە نیوتن لە ڕێگەی ئەم سێوە وتی ئەویش دەیتوانی بیڵێ بەڵام هەمومان سێوەکان دەبینین دەکەونە خوارەوە بەڵام کەسمان بیر لەوە ناکات ئەرێ بۆ دەکەونە خوارێ ئەی بۆ ئاسمان ناڕۆن بەڵام ئەمە کێشەی نوتن بووە ئەرێ باشە بۆ ئەو ئەستێرانە بە ئاسمانەوە وەستاون ئەی باشە بۆ نایەنە خوارێ بۆ نایەنە سەری ئەمەی کە هەیە کاتێک کە دەبێت بە بابەتی تۆ بیر لەمە دەکەیتەوە بۆ ئەمانە ئاوان بەرەبەرەوە فکرەیە لە ناو عەقڵ تا حەزور پێیا دەکا دواتر لە بەرجەستەبوونێکی لەوانەیە زۆر سادەی وەکو کەوتنە خوارەوەی سێوەکە بەرجەستە ببێت بەس ئەمەیە ڕێککەوت نییە بەڵام ئەوە چی ڕێکەوتە بۆ نمونە لە ناو تاقیگا کەسێک خەریکی شتێکە کۆمەڵە مادەی تێکەڵ کردووە لە پڕ شتێک ڕوو دەدا لە شتێک تیشکێک دەردەچێت کە تیشکێک دەردەچێت ئەمە بە ڕێکەوت داینەناوە هەندێک شتی نیشەیە نیوتن خۆی هەیە بە ڕێکەوت ڕوویداوە مۆزۆی وابزانم شەبەنگوانەیە بە ڕێکەوت ڕوو دەدا لە ژوورێکایە خەریکی شتێکی ترە ینی شتێک بە ڕێکەوت ڕوو دەدا و ئەو ڕەنگانە دەردەکەون بەڵام ئەمەی کە بە ڕێکەوتە تەنانەت لەوێشە ڕێکەوت نیە بە نسبەتی ئەوە چونکە شتێکە پێشتر بیری لێ کردوێتەوە بەڵام لەویا چییە بەرجەستە بوونە مادیەکەی ینی فکرەکە بەرجەستە دەبێت لەو ڕووداوەی کە بە ڕێکەوت ڕوو دەدا و دەکەوێتە بەردەم نوتن جاری وا هەیە وجودی فکرەکە ینی خۆی لە ڕاستیە ئەو ڕێکەوتە دروست دەکات لەبەرەوە لە لایەکی ترەوە ئەمە ڕێکەوت نییە بۆ کەسێک کە فکرەکە لەلایەتی بەڵام بۆ کەسێک ڕێکەوتە کە هیچ فکرێک لەلای نییە لە پڕ شتێک دەبینێتەوە ئەوە ڕوو دەدا وەشتی وا لە زۆرە بۆ نمونە لەوانەیە یەکەم جار نەوت ئینکرابێ بەر ئاگرێک نەکەوتبێت لە پێشچاوی کەسا بەڵام سوتفە بەر ئاگرێک کەوتبێت و گڕی گرتبێت و ئەمە هیچ چینێکیتیانی ئەمە هەر ئەوەندەیە تۆ دەزانی ئەمە شتێکە ئاگری لێ دەکەوێتەوە و هەموو کەسێکیش دەتوانێت ئاگرەکە نزیکاتەوە لە نەوتەکە و ئاگر بکرێت و دەبێ ئەم دۆزینەوانە کە بەم شێوەیەن جایان کەینەوە لە چی لەو دۆزینەوە کە لە نیوتنا باسمان کرد یا لە دیکارتە ئەوانەی کە کەشفی کردوون دیکارت وابزانم ئەوە ئەسا ڕۆشنەکە ینی ئەمەی کە ئەوەی کەوتن ئەوەی نیوتنیش بە ڕێکەوت دەبیندێ ئەو شتەکەی تریش بە ڕێکەوت دەبیندێ ئەم دوو ڕێکەوتە دەبێ هەردووکیان لە شکڵا یەکن بەڵام لە جەوهەرا بەڕاستی دووشتی جیاوازە و لە جەوهەرا ئەمەی نیوتن دەبینێ ڕێکەوت نییە و لەناو ئەما کە فکرەکەت چەند تۆ لەناو عەقڵا فکرەکەت دەرک پێ بکەی ئەوەندە ئەوەی کە لە واقعایە دەکرێ ینی ئەگەری دەرکەوتنی زیاتر دەبێت
يعني جۆرێک لە چی هەیە هارمۆنی هەیە لە نێوان ڕۆشنبوونەوەی فکرەکە لە ناو عەقڵا لەگەڵ ئەوەی کە لە دەرەوە ڕوودەدا. یعنی چەند فکرەکە لە ناو عەقڵا پێ بگا حازر بێ ئەوەندە دەکرێت بەرجەستە مادیەکەی بەرجەستە بوونە مادیەکەی لە ناو عالەمی فیزیکا چی بێت بێتە پێشەوە. یعنی بە معنایەکی تر دەرکردن و حازربوونی جەوهەرەکە ئەگەر بگونجێ ئەمە بڵین ئەو ڕووداوە جەزب دەکا بۆ خۆی بۆ ڕوودان. بە معنایەکی تر یعنی ئەگەر بێ ئەوە ڕۆشنکەمەوە فکرەی جاذبیەت لە مێشکی عەقڵی نیوتنە گەیشتووەتە ئەو حەدەی کە ئەو شتە بێنێتە بەردەمی، یعنی ڕایکێشێ بۆ خۆی. دابنێن فکرەیەک لە ناو عەقڵی ئێمە هەیە، ئێمە پێی گەیشتین و دەرکی پێ دەکەین و بەرەبەرە ئەمە ڕۆشن دەبێتەوە. فکرەکەی ئەوەیە کە کەسێک هەیە ئێمە نەمان بینیوە، بۆیە نمونەیە دێنمەوە بۆی تەناشتەکە و پەیوەندی ڕۆشنکەمەوە. بەڵام لەناو ئێمە کەسێک لە ناو بیرکردنەوەی ئێمە وەکو جەوەر کەسێک هەیە. ئەم فکرەیە لە ناو عەقڵی ئێمە کە بەرەبەرە پێدەگا و کامڵ دەبێ هەر وەک جەوەر تەبان بەرجەسە بوونەکەی مادیەکەی هێشتا نییە، چەند گەشە بکە ئەوەندە ئیمکانی ئەوە زیاد دەکا، ئەگەری ئەوە زیاد دەکا ئەو کەسەی کە لە دەرەوە ئەم فکرەیە جەوهەری ئەو کەسەیە لە بەردەمانە تووشی بین و دەرکەوێت. یعنی چی؟ یعنی جۆرێک لە جاذبیەت بۆ کۆکردنەوەی ئەم دوانە لە ئارایە لە بینی جەوهەری ئەو شتە و چیە؟ ئەو یعنی جەوهەرەکەی کە لە ناو عەقڵی ئێمە لەگەڵ ئەو جەوهەرەی کە لە ناو شتەکە هەیە و لە بەرجەستەبوونێکی مادی. و ئەم جۆرە لە هێزی ڕاکێشان، هێزی ڕاکێشانی جەوهەرەکانە ئەو جەوهەرانەی کە یعنی ڕاکێشانی جەوهەرێکە بۆ خۆی لە خۆی ڕادەکێشێت. ئەمە لە فەلسەفەی کۆنا باسی شەبی و شەبی دەکرێت، لە ئاساس شەبی و شەبی نزیک دەکەونەوە لە یەک. ئەمە تەمان شتێکی نافیزیکیە، بەس من بە شکلێکی فیزیکی باسی دەکەم بۆ ئەوەی ڕۆشن بێ لەلاتان. ینی پەیوەندی ئایدیاکان و فکرە عەقڵیەکان لەگەڵ ئەوەی کە لە واقعە هەیە چییە؟ ئێمە کاتێک دەڵێن بە کەسێک ئایدیالیست بەو معنایەی لە خەو ینی شتەکانی هیچ ڕەبتێکیان بە واقعەوە نییە، لە ڕاستیە ئەمە تەواو پێچەوانەیە. ینی هەر ئایدیایەک پوش بێ لە ڕاستیە ئایدیا نییە. ینی هەر ئایدیایەک بەرجەستە بوونێکی واقعی نەبێ ئەسڵەن ئایدیا نییە، ینی ئەمە خەیاڵە. لەبەرەوەی ئەو ئایدیایانەی کە لە عەقڵا حزور پەیا دەکەن ئەگەر ئایدیای ڕاستەقینە بن حتمما بەرجەستە بوونە واقعیەکەیان دەردەکەوێت. هەر لەمەوەیە ینی کە هیگڵ دەڵێ ئەوەی عەقڵیە واقعیشە، بەمعنە ڕاستەقینەکەی واقعی، ینی ئەوەی عەقڵیە ڕوو دەدات، ئەو واقعی بەکارێنێ. بەس دەکرێت وا بڵێن ئەوەی عەقڵیە هەر دەبێ ڕوو بدات. لەبەر ئەوە چەند ئەو فکرەیە ئەو جەوهەرە لە ناو عەقڵا حزور پەیا دەکا ئەوەندە ئەگەری ڕوودانی ئەو ڕووداوە دێتە پێشەوە. ئەی ئەگەری ڕوودانی ئەگەر ئەو ڕووداوە ڕوودا چییە؟ بە ڕوودانی ئەو ڕووداوە ئێمە ڕێکسەر دەکەیونە ناو گیانی بیرکردنەوەی کە لەوانەکەی پێشوە باسم کرد. یعنی کەوتنە ناو بیرکردنەوە لە خۆیە ئەم ڕووداوەیە کە ڕوو دەدات. وفعلا تۆ شتانێکەیە بۆ ڕۆشن دەبنەوە نازانی لەکوێ ڕۆشن دەبنەوە، ینی خۆی بۆ خۆی ڕۆشن دەبێتەوە بەبێ ئەوەی تۆ بزانی لەکوێوە، ینی تۆ ڕۆشنی ناکەیتەوە ئەو ڕۆشن دەبێتەوە. و ئەمە ئەم ڕووداوە ئەمە ئەوەیە کە فعلا بیرکردنەوە تایە ڕوو دەدا، ئەوەیە کە ئێمە لە ناو بیرکردنەوە. دوایەوە بەشێکی تر پەرەگرافێکی تر دەخێنمەوە. ئەوە تەبان باسی ئەوەی کرد کە ئەوانە بەختیان باشترە، هیچ هینێکیتیانێ و منیش ئەوانم جا کردەوە کە بەختیان هەیە لە دۆزینەوەی ئەو شتانە لەگەڵ ئەوانەی کە بە بەخت شتەکان نادۆزنەوە و فەرقەکەیانم وابزانم بە باشی ڕۆشن کردەوە. ئێستا و دەڵێ چی؟ باس لەو کەسانە دەکا کە ئەو فزولیەتە بەرەو ینی وایان لێ دەکا بگەڕێن. ئەڵێ چونکە خۆلادان لەوەی لە ڕاستیە بکۆڵیتەوە باشترە لەوەی بە بێ ڕێگا لێ بکۆڵیتەوە.
یعنی ڕاستیەکەیە ئەگەر تۆ بەڕێکەوت بیزانی باشترە نەیزانی، باشتر وایە نەیزانی. بۆچی؟ چونکە ئەوەی ئەڵێ لە ڕاستیەکە ئەگەر بە بێ ڕێگا کۆڵیمانەوە باشتر وایە ئەو ڕاستیە نەزانی. چونکە ئەمەی ڕێککەوتە تووشی چیمان دەکات؟ تووشی تەوەمان دەکات کە هیچ بنەمایەکی لەناو ئێمان نییە و هیچ ڕەبتێک من ڕەبت ناکاتەوە بەوە. ئەمە هەر ڕێک وەکو وینەکە وایە وتمانەگەر جیازێکی ئەم سەردەما مرۆڤێکی کۆن بیدۆزێتەوە لە ناو سندوقەکە لە ڕاستیان نەدۆزینەوەکەی باشترە، چونکە نازانێت چی لێ بکە. یعنی کە دەیدۆزێتەوە لەوانەیە فعلەن بترسێ لێ، لەوانەیە چوزانم کۆمەڵە شتەیە کە خراپتر وا دەکات دۆزینەوەکەی خراپتر بێ لە چی؟ لە نەدۆزینەوەکەی. ئەوەی کە فزولیە دوامان لێ دەکا بیزانین دیکار دەڵێ باشتر وایە نەیزانی. ئەی چی باشە بیزانین؟ ئەوەی کە ڕێگایەک بۆ زانین هەیە، بۆ زانینی هەیە. لەبەرەوە ئەو پێی وایە بەبێ میتۆد زانین ممکن نییە. ئەگەر میتۆد نەبوو ئەوەی کە پێی دەڵێن زانین زانین نییە. وەفعلەن ئەگەر میتۆد نەبێت ئەوەی کە ئێمە دەیزانین هەواڵە، زانین نییە، ئەخباری شتەکانە، شتانێکی ڕواڵەتین لەبارەی ئەو شتەوە. ئەڵێ گومانی تیانە ئەو جۆرانە لە لێکۆڵینەوەی سیستەمێکیان نییە، یعنی بە پێی سیستەم ناچن بەرەوە. تێڕامانی تەمومژاوی وی ڕووناکێس تێڕامانی تەمومژاوی ڕووناکێ سروشتەکە دەپۆشێت و بیر کوێر دەکات. یعنی کاتێک ئێمە بەبێ ڕێگا بە دوای شتا دەچین، بەبێ یعنی ئێمە دەچین تەنها شتێک بدۆزینەوە، ئەو شتە شتێ نایزانین و هیچ مەقسەدمان نییە، ئەڵێ ئەمە وا دەکات لە ڕاستیە ئەو بیرکردنەوە، ئەو ڕووناکێنەوەکەی کە بیرکردنەوە لە ڕێگەیەوە ئەوە ئاشکرا دەکات کە شاراوەیە، ئەڵێ ئەمە تەڵخ دەکات، ینی بیرکردنەوە تەڵخ دەکات، وا دەکات تۆ ئەو بنەمایانە دەرک پێ نەکەی کە لە خۆتا هەیە، یعنی ئەگەر بێت و تۆ ئەوە بڕۆی بەڕێوە. ئەوەی بەوە ڕاهاتبێ لەم تاریکیانەدا ڕێ بکە ئەوە تیژی بینایی وای لێ دێت دوای ئەمە نەتوانێت بەرگەی ڕووناکی ڕۆژ بگرێت. یعنی ڕاهاتن لەسەر ئەم فزولیەتە لە ڕاستیا تۆ دوور دەخاتەوە لەوەی کە بزانیت. ئەڵێ وەکو وایە کەسێک لە تاریکی ئابێ ماوەیەکی زۆر دواتر بچێتە بەر ڕووناکی لە ڕاستیا تەحملی تیشکی خۆرەکە ناکە. ئەمە لە ئەنەکەی ئەشکەوتەکەی ئەفلاتونە هەیە کەوانە لە مامەڵە لەگەڵ سێبەرەکانە دەکەن، دواتر کاتاو دەبینن نابێ یەکسەر سەیریکەن چونکە تەحملی ناکەن، دەبێت سەری هەتاو بکەن لە ناو ئاوێکا تا بەرەبەرە ڕادێن. ئەڵێ ئەمەش ئەزمون سەلمان دوێتی زۆر جار ئەو بڕیارانەی کە کەسانێک دەیدەن هەرگیز زانستەکانیان نەخێندووە ڕوونتر و بڕواپێکراوترن لەو بڕیارانەی کە کەسانێک دەیدەن کە بە شێوەیەکی ڕێکوپێک دەچن بۆ قوتابخانە. ئەمە ئاستەکەم وەکو بڵێ بابەتەکەی پێشوو هێناوە لەگەڵ ئەمەی ترا تێکەڵی کردووە، چونکە بەڕاستی ئەوەی کە لێرە باسی کردووەوەی پێشوو ناسەلمێنێ، دەست لێرەوە دووپات دەکاتەوە، دەڵێ ئەوانەی کە چونکەمە ئەمەی کە دەخوێنێ بە سیستەم دەخوێنێ، ینی کێشەکە لە ڕاستیا نەبوونی سیستەم نییە وەکو ئەو دەڵێت، ینی نەبوونی بیرکردنەوە، نەک نەبوونی سیستەمێک ڕێگایەک بۆ بیرکردنەوە. هەر کەسێک کە کەوتە ناو بیرکردنەوە هەر خودی بیرکردنەوەکە ڕێگایەکی خۆی هەیە، یعنی ئەو ڕێگایی کە من بیرکردنەوەم بیری پێ دەکاتەوە ئەو ڕێگایە نییە کە هەریەکە لەوە بیری پێ دەکاتەوە، و هەتا بیر نەکەینەوە نازانین ئەو ڕێگایی بیرکردنەوەمان چییە و چۆنە. میتۆد چییە؟ میتۆد دوای ئەوە بۆ نمونە کەسێک دەتوانێت بڵێ ئەمە میتۆدە چ کاتێک دەتوانێت بڵێ؟ کاتێک کە بیری کردەوە و دوای ئەوە متابعی بیرکردنەوەی خۆی کرد کە چۆن هەڵس و کەوت دەکا، ئەو کاتە هەڵس و کەوتەی کە بیرکردنەوەکەی هەیەی دەتوانێت چی بکە؟ دەتوانێت وەکو میتۆدێک دای ڕێژە بڵێ ئەمە میتۆدی بیرکردنەوەی منە. لەبەرەوە میتۆد لە ڕاستیا پێش ناکەوێت بەسەر بیرکردنەوە، بیرکردنەوە پێش دەکەوێت بەسەر میتۆدا.
و ئەمەی لێرە دیکار دێڵێ لە قوتابخانەکانە لەناو قوتابخانەکانە میتۆد پێشکەوتووە بەسەر چیا بیرکردنەوە ئەی میتۆد چییە نەریتی بیرکردنەوەی یعنی بیرکردنەوە تۆ تا بیر نەکەیتەوە نەریتەکە وجودی نییە کە بیرت کردەوە بیرکردنەوە نەریتێکی هەیە بە بیرکردنەوە ینی بۆ ئەوەی کارەکەی بکە نەریتێکی هەیە بەڵام ئەمەی لە مەکتەبەکانە دەکرێت نەریتێکەیە دانراوە تۆ بە نەریتەکە چی دەکەی بیر دەکەیتەوە ینی فەرقەیە لە بەردەم ئەوە کە بیرکردنەوە لەگەڵ خۆیان نەریتێک دێنێ لەگەڵ ئەوەی کە ئێمە بە نەریتێکی ئامادەکرا و بیرکەینەوە ئەوانەی بە نەریتێکی ئامادەکرا و بیر دەکەنەوە حتمما ڕێگای بیرکردنەوەکەی خۆیان ون دەکەن بۆچی چونکە ئەو ڕێگایی کە ئەو نەریتەی بیرکردنەوەیان بیری پێ دەکاتەوە هەمان ئەو نەریتە نییە کە لە قوتابخانەکانە دانراوە بۆ بیرکردنەوە و هەر کەسە ینی دەبێت بیر بکەینەوە جا میتۆد وجودیە و ئەم میتۆدەش میتۆدێکی ناوازەی تایبەتە بە بیرکردنەوەکە ئێمە کاتێ میتۆدێکمانێنە کردمان بە میتۆدێکی گشتی لە ڕاستیا ئەو کاتە ئێمە شتێکگەیە لە دەستی دەدەین لە زانینە ئەو کاتە کاتێک بە پێم میتۆدە بیر دەکەمەوە من بیرم نەکردوێتەوە یعنی من بیرکردنەوە هیچ شتێک مەرجە قبول ناکە بیرکردنەوە هیچ مەرجێک قبول ناکە ئێمە بەسەریا بیسەپێنین بیرکردنەوە هیچ مەرجێکی پێشینەی نییە کەس ناتوانێت بڵێ بە کەسێک تۆ بیر ناکەیتەوە چونکە بەو میتۆدە بیر ناکەیتەوە بەو نەریتە بیر ناکەیتەوە بۆچی چونکە ئەسڵەن بیرکردنەوە وەکوتم نەریتەکە بە شوێن خۆیان دێنێ ینی نەریتی بیرکردنەوە پێش ناکەوێت بەسەر بیرکردنەوە بیرکردنەوە قۆناغەکانی خۆی دەبڕێ دواتر ئێمە بیری لێ دەکەینەوە و ئەو نەریتەکەی لێ وەردەگرین میتۆدەکەی لێ وەردەگرین کە ئەمە میتۆدەکەیە بۆ نمونە کەسێکی وەکو میشیل فۆکۆ کۆمەڵێک کاری کردووە بەڵام کتێبێکی داناوە دواتر لەبارەی ئەوەوە کە چۆن بیری کردوێتەوە لەم شتانە ئەمە دەبێتە میتۆدەکەی ئەو ئێستا کتێبی ئارکۆلۆژی معرفەکەی کتێبێکە باس لەوە دەکا بیرکردنەوەی چۆنیشی لە ناو تاریخا کردووە ینی ئەمە چییە ئەمە بە میتۆدەکەی ئەوە ئەو میتۆدەیە کە عەقلی ئەو ئیشی پێ کردووە و دواتر سێری کردوێتەوە و تەنزیری کردووە بەس ئەم میتۆدە میتۆدی بیرکردنەوەی فۆکۆیە ئەم میتۆدە میتۆدێک نییە ئێمە لە زانکۆ بڵێن وەرن تەلەبەکان بە پێم میتۆدە بیر لە مێژوو بکەنەوە لەبەرەوە میتۆد پێش ناکەوێت بەسەر بیرکردنەوە پێش دەکەوێت بەسەر میتۆدە جا لێرە بۆیە دەڵێ ئەوانەی لە مەکتەبەکان خوێندوویانە کەسێک کە نەی خوێندووە و بیرکردنەوە ینی خۆی لەگەڵ میتۆدێکە ڕانەیەناوە و بە میتۆدێکی پێشینە بیر ناکاتەوە ئەو کەسە کە بڕیار دەدا باشترە لەو کەسەی کە بە پێی میتۆدەکە بیر دەکاتەوە بڕیار دەدا ئەڵێ ئەو کەسانەی کە نەخوێنەوارن بە کورتی و مختصری ناشنە مەکتەب جاری وا هەیە لەبارەی شتێکەوە کە پرسیاریان لێ دەکەی ئەو ڕێیەی ئەوان دەیدەن ڕاستترە نزیکترە لە ڕاستیەوە تا ئەو ڕێیەی کەسێکی کە مەکتەبی خوێندووە بۆچی چونکە ئەو محکومە بەچی بەوەی کە بە پێیەوە بیرکاتەوە بۆی دانراوە بەڵام ئەم محکوم نییە بەوەی کە بە پێ شتێک بیرکاتەوە هەر بیرکردنەوە خۆی بیر دەکاتەوە ینی بیرکردنەوەی لێرە کۆتوبەند نەکراوە وەکە بیرکردنەوە کۆتوبەند کرا شتێکی تر دروست دەبێت کە بیرکردنەوە ینی ئەوەی کە کۆتوبەندی دەکەین لە ڕاستیا بیرکردنەوە نییە تۆ هەر خەریکی ئەو بیرکردنەوە کۆتوبەندکەی بیرکردنەوە نامێنێت و مەرجی دەرکەوتنی بیرکردنەوە لە ناو ئێمە لە ڕاستیا ئازادیە ئەی تۆ بە میتۆد بیرکردنەوەی کۆتوبەند دەکەیت ینی چی ینی بیرکردنەوەی ناهێڵی و شتێکی تر جێگەی بیرکردنەوە دەگرێتەوە ئێمە ناومان ناوە بیرکردنەوە کە لە خۆی لە عەقڵێکی حیسابی یا خەیاڵکردن یا لێکدانەوە وانەیە کە پێشتر باسمان کرد ئەمە تەمان سەیرە پیاوێکی وەکو دیکارت بێ بڵێ ئێوە لە مەکتەب دەخوێنن بەوەی خوێندنەوە ئێوە مشکلەتان لە بیرکردنەوە بۆ دروست دەبێت کە لای تەسەووری باو ئەوەیە ئەگەر هەرکەس نەچێتە مەکتەب ئەگەر نەخوێنێ بۆ نمونە من جاری وا بۆ پێیان وتوم ئەگەر تۆ نەتخوێندایە و نازانم چیت
دکتۆرا تەواو نەکردای ئێستا ئاوان نەدەبووی ئاوا بیرە نەدەکرد و منیش هەموو جارێ پێم دەوتن من ئەگەر شوانێکیش بوومایە بە مەرجە بیرم بکردایەتەوە وەک چۆن ئێستا بیر دەکەمەوە کەەوە لەوەش دڵنیام کە من لە ڕاستیا زانکۆ خوێندن فێری بیرکردنەوەت ناکات پێت ناڵێ دەڵێ بیر مەکەرەوە ناڵێ بیرکردن تو لە ناو پۆلەکە مامۆساکە پێت دەڵێ بیر مەکەرەوە پێت دەڵێ پرسیار مەکە لەبەرەوە ممکن نییە من بیرکردنەوەم لە مەکتەبەوە وەرگرت بێت و ئەگەر من وەکو ئەوەی کە بیرم کردوێتەوە ئاوا بیرم بکردایەتەوە شوانێکیش بوومایە تەنا فۆرمی قسەکردنەکانم دەگۆڕا لەوانەیە ئێستا بە کۆمەڵێ شتی تر زمانێکی سادان دێشت هەیە باسم بکردایە و کەسێکیش کە فعلەن بیر دەکاتەوە بەبێ ئەوەی خوێنەوار بێت ئەم کەسە دەکرێت فعلەن ئەوەی لەبارەی شتێکەوە دەڵێ نزیک بێ لە شتەکەەوە تا کەسێکە بە پێ خوێنەواریەکەی لەبارەی ئەو شتەوە شتەکە دەڵێ بۆچی چونکە ئەم کەسە ئەسڵەن ئەو شتە مەوزوعی نییە بیری لێ نەکردوێت بەس لای ئەم کەسە ئەم شتە جێگەی بیرکردنەوەیە بەبێ ئەوەی کەس پێی بڵێ بیری لێکەرەوە ئێمە لە مەکتەبە پێمان دەڵێن بیر لەوە بکەرەوە بۆمان دیاری دەکەن بیر لە چی بکەینەوە بیر لە چی نەکەین اینجا دەبێ بە بەو نەریتەش بیری لێکەینەوە یعنی هەر دەبێ بەو شێوازە بیری لێ نابێ بە شێوازێکی تر بیری لێکەین ئەم بیرکردنەوە کۆت و بەندکراوە ئیتر بیرکردنەوە نییە بەڵام ئەوی تر دەڵێ لەبەرەوەی ئەم کۆت و بەندە لە بیرکردنەوەیانە طبعا ئەمە یعنی ئەوە نا دەکرێت کەسێک بچێتە ناو پرۆسەی خوێندن و بیر بکاتەوە کەسێک دەشێت کەسێکیش هەر لە ناو بەناو پرۆسەی خوێندنەکە بڕوا بیر ناکاتەوە بە پێچەوانەشەوە دەکرێت کەسێک ئەسڵەن خوێندنی هەر نەبینی بێ بەڵام بیر بکاتەوە دەکرێت کەسێکیش خوێندنی هەر نەبینی بێ بیر ناکاتەوە یعنی ئەمە عیلاقەی بە خوێندن و نەخوێندنەکەەوە نیە بەڵام ئەوەی کە دەخوێنێ و بیر ناکاتەوە چونکە بیرکردنەوە لە ناو پرۆسەی خوێندنە جۆرێک لە دیالکتیک دروست دەکات و خۆی دیکارت لەناو ئەم دیالکتیکە لەناو ئەم جەدەلەی کە لە نێوان بیرکردنەوە و ئەوەی لە پرۆسەی خوێندنا پێی وتراوە لە ڕاستیا دەگات بەمەی کە پێگەیشتووە یعنی کێشە لەوە نییە ئێمە بچینە ناو خوێن پرۆسەی خوێندنەوە کێشە لەوایە کە ئێمە بچینە ناو پرۆسەی خوێندنەوە ئیتر وا بزانین بەم پرۆسەی خوێندنە بیر دەکەینەوە خۆمان وان نەزانین کە دەتوانین بیرکەینەوە ئەمە کێشەکەیە وە کێشەکە وە ئێمە وا بزانین خوێنەوارەکانیش بیرکەرەوەکانن ئەمە کێشەیە وە کێشەکە وەیە وا بزانین خوێندن فێری بیرکردنەوەمان دەکات لە ڕاستیا بیرکردنەوەش یعنی مەیلێکی تەواو شەخسی ناو ئینسان خۆیەتی یعنی شتێکی سەر بەخۆیە لە ناو ئینسان ئەوە نییە بڵێن شتێک بتخاتە ناو بیرکردنەوە مەیلێکی مرۆیانەی ڕاستەقینەیە لە ناو مرۆڤ یعنی دەکرێن مەیلە هەر لە تەمەنی سوزانم تەمەنێکی ئاوا فەتەی گەنجیە ئەم مەیلە هەبێت و دەکرێت لە فەتەی مێرد منداڵیشە هەبێت ئەم مەیلەت بۆ دروست بێ بەوەی خۆت بیر لە شتەکان بکەیتەوە و ڕازی نەبی بەوەی بیرت بۆ بکەنەوە خۆت بتەوێت ڕاستی شتەکان ببینی لەبەرەوە مەوزوعەکە لە دیکاردەرەوەندەیە دەیە پێمان بڵێ لە ڕاستیا ئەوە نییە پێمان بڵێ مەخوێنن خوێندن خراپە بیرکردنەوەتان فاسد دەکات ئەوەیە پێمان بڵێ کە بە خوێندن تۆ بیر ناکەیتەوە ینی بیرکردنەوە شتێکی جیاوازە لە پرۆسەی خوێندن دەبێ ئەم دوانە لە یەکتر جیاکەین وەوەی لە خوێندنە ممکنە ئێمە پێی بگەین فێربوونە پیشەیەکەی ئەوەشی پیشەیە لە ڕاستیا ڕەبتی بە زانینەوە نییە بەمانە ڕاستەقینەکەی چونکە تۆ شتێک دەزانی بۆ ئامانجەکەی لە زانین یان نییە بۆ شتێکی ترە کە دەیکەیتە وەسیلە بۆ شتێکی تر وامە معلوماتە وەزانین نییە وامە ئینسان ڕۆشن ناکاتەوە دەکرێت ئەندازیارێک تا ئەو پەڕی زیرەکی زیرەک بێ لە بوارەکەی خۆیان بەڵام کەسێک بە بیر نکاتەوە یعنی ئەوەی تەکنیکیە بەڕاستی بیرکردنەوەی ناوێت هەر ئەوەی ناوێت تۆ بیر لەوە بکەیت وەرە چاکە خراپە نە
بە ڕێکوپێکی ئیشەکە بکە ئەمە لێرە ڕێکوپێکیە هەیە ڕێکوپێکی شتێکی زۆر میکانیکی و ئامێریە کاتێکە با تێکستەکە بخوێنەوە هیچ نەبێت ئەڵێ مەبەستم لە ڕێگاکە کۆمەڵە ڕێسایەکی گومان هەڵنەگری ئاسانن هەر کەسێک بە دوستی لەوەدا ڕەچاویان بکات کە هەڵە نەخاتە شوێنی ڕاست ئەوە دەگات بەو زانینەی ئەوەی کە هی زانینە و دەتوانێت هەنگاو بە هەنگاو زانینەکەی بەرێتە پێشەوە بێ توانایی زەینی بێبێ ئەوەی توانای زەینی خۆی بادەربدا یانی ئەمەی کە هەیە ڕێگاکە ئەمەیکان پێی دەڵێ ڕێگا ئەڵە کۆمەڵە ڕێسای زۆر ئاسانە هەر کەسێک دەتوانێت پەیڕەویان کە وە بە دوستی کامەی پەیڕەو کردی تر ئەو کاتە چییە؟ ئەو کاتە دەکەوێتە سەر زانینی شتەکان ئەو شتە چییە کە ئێمە دەبێت پەیڕەویکەین ئەوەیە ئەڵێ کە هەڵە نەخاتە شوێنی ڕاست لە ڕاستی هەڵە نەخاتە شوێنی ڕاست پەیڕەوکردن لە شتێک نییە یعنی ئەمە پەیڕەوی نییە پەیڕەوی بە پێی شتێک ینی دەیکەیت شتێکەیە دەیکەیت یعنی چی؟ یعنی ئێمە ئەگەر لە ژیانمانە عەقڵمان لە عەقڵمانە شتێکەیە هەڵە قبوڵ ناکات ئەگەر ئێمە قبوڵی هەڵەکانمان نەکرد و هەڵەمان لە جێگەی ڕاستە قبوڵ نەکرد ئەوە بخۆ بەخۆی دەکەوینە سەر ئەو ڕێگایە و هەمومان هەست بە لە ڕاستیا عەقڵمان دەرک بەوە دەکات کە ئەم شتانە چین هەموو قوتابیەک دەزانێت کە لە زانکۆیە ئەوەی لە زانکۆ دەخوێنرێ زانست نییە هەمووی دەزانێت یعنی دەزانێت فێر نابێت دەزانێت بۆ ئەوە ڕۆشتووە کە شەهادە وەرگێت دەزانێت ڕۆشنەکەی ئەو مانوبوونەکەی ئەو هیچ ڕەبتێکی بەوە نییە کە لە ڕووی زانستیەوە ئەمە ناوی دەزانین ئەمە غەڵەتێکە شوێن چۆتە شوێنێکی ڕاست یعنی ئێمە بە ناوی ئەوەی کە خەریکی زانستین خەریکی شتێکی ترین لە ڕاستە کەسێک کە بەم شێوەیە ڕازی نابێ بەوەی هەڵا بچێتە شوێنی ڕاست بەرەبەرە چی دەکات بەرەبەرە دەکەوێتە شوێن ئەوەی کە ڕاستە ئەوەی کە ڕاستە چی پێویستە یەکسەر بیرکردنەوە پێویستە لێرە حازر بێت و بیرکردنەوە حازر دەبێت و بێبێ بیرکردنەوە تۆ ناگەی بەم شتانە لەبەرەوە کای سەرەتا یەکەم شت ئەوەیە تۆ ڕازی نەبی ئەوەی ئەگەر بۆ لەحزەیەک بۆ دەرکەوت هەڵەیە تۆ وەکو ڕاست مامەڵەی لەگەڵ یعنی بە کورتی و مختصری خۆت نەخەڵەتێن و ئینسان کە خۆی نەخەڵەتان ئیتر چاوی ڕوون دەبێتەوە ئیتر شتەکان وەک خۆی دەبینێت چونکە کە ئێمە خۆمان خەڵەتان هیچ شتێک وەک خۆی نابینین و کێشەکەش ئەوەیە دەرەوەمان تەشجیعمان دەکات لەسەر ئەوەی کە هەیە وەک خۆی نەیبینین یعنی بۆ نمونەوەی لە زانکۆیە ئێمە پێویستە وەک خۆی نەیبینین پێویستە وەک چی ببینین پێویستە وەک ئەوەی ببینین کە ئێمە لەوێ خەریکی زانین ینی نابێ وەکەوە ببینین کە ئێمە دەچین شەهادە لەوێ بەدەست بێنین بۆ شتێک و ئەمانە ئێمە چوین بۆ ئەوێ دەمانەوێ ببین بە زانا لەو مەجاالە دەبێ ئەوە بیری لێگەینەوە ئەمە دانانی غەڵەتە لە شوێنی ڕاستە و بۆ ئەوەی تۆ بتوانی بە شوێن حەقیقەتی شتەکانە بڕۆیت یەکەم مەبدا ئەوەیە هەر شتێک زانیت کە هەڵەیە وەکو ڕاست مامەڵەی لەگەڵ وەکو هەڵەکە مامەڵەی لەگەڵ کە بەس وەکو ڕاست مامەڵەی لەگەڵ ئەمە بزانە هەڵەیە لە خۆتی مەکە بەڕاست ئەمە یانی چی ینی خۆت مەخەڵەتێن کە خۆت خەڵەتان ئیتر عەقڵ کۆمەکرد ناکات یعنی تۆ عەقڵ چی لێ دەکەی بیرکردنەوە تەڵخ دەکەیت ئەم هەڵانە بیرکردنەوە تاریک دەکەن کە تاریکی کردیتە تۆ ڕاتوی لەسەر ئەوەی هەموو شتێک باڵە ببینی و ئەو شتانەش ڕاستن دێنە بەردەمت تۆ دەبێ بیان گۆڕی بۆ هەڵەیەک هەنی بیکەی بە هەڵە اینجا دەتوانێت ببینی یعنی بۆ نمونە تۆ هێڵە لارەکان دەبینی هێڵێکی ڕاستاتە بەردەمت دەبێ بە خەیاڵ بەوامی لاری کەیتەوە تا بتوانی ببینی چونکە بەڕاستی ناتوانانی ببینی وەکاتێک کە تۆ ئاوات لێ هات ئەو کاتە فعلەن بیرکردنەوە تەڵخ دەبێ ینی ئەوەی کە بیرکردنەوە تایە ینی وەکو بڵێ ئەو ڕووناکیە
کە شتەکان تایە بۆ بیرکردنەوە دەردەکەون ئیتر ئەو ڕووناکیە نامێنێت و ئێمە ئەو سێبەرانە دەبینین کە هەن ئەوانەی کە لە ئەشکەوتەکەی ئەفلاتونە باسکراون. دوای ئەوە زۆری ماوە بەداخەوە، بەڵام دوایە مە تەبان دوو پەرەگرافە من لە وانەکەی ترەوە ئەمە ناخەمە وانەکەی تر باس لەوە دەکا کە ئەو فکرانە لەناو عەقڵی ئینسانە چێنراوە نەر بە تەبیعی و ئینسان بەدەمیانەوە ناچێ بۆیە دەرکیان پێ ناکا. تەنانەت لە خەڵکێکی سادا دەڵێ ئەمە هەست پێ دەکەیت، یعنی خەڵکێک گەیە پێی وایە بۆ نمونە پێی وایە بەخشندەیی باشترە، ئەوە دەبینێت کە بەخشندەیی باشترە لە نابەخشندەیی. یعنی دەزانێ هەموو ئینسانێک دەزانێت بۆ نمونە بەخشندەیی باشتر لە دزیکردن، شتانێک گەیە باشترن لە شتانێکی تر، بەبێ ئەوەی چی؟ بەبێ ئەوەی لە دەرەوە بەعکسەوە ئەوەی لە دەرەوە هەیە تەشجیعی ئەوە دەکا کە تۆ ئەوی تر باشترە لەمی تر، یعنی ئەوە کە تۆ لە دەرەوە وەری دەبێت. بەڵام کاتێک بیر دەکەیتەوە تۆ لەگەڵ خۆتا دەزانی ئەمەیان باشترە لەوی تر، یان ئەڵێ ئەمە لەکوێوە دەزانێت و دەیە ئەو بڵێ ئەم زانینەی کە ئێمە دەزانین ئەمە باشترە لەوە هەمانە پێی، ئەمە شتێکە لە سروشتی ئێمە وجودیە، ئەمە شتێکی وەرگیراو نییە لە دەرەوە لە عادات و تەقالیدی کۆمەلگاکە وەرەگرێت. یعنی ئەوە نییە لە مناڵیەوە پێیان وتبی بەخشندە بە باشە، ئەوە نییە. یعنی ئەگەر کەسیش پێی نەوتبی بەخشندەی باشە، ئەوە تو هەر خۆت دەرک دەکەی بەوەی بەخشندەی باشە دزیکردن خراپە و دەیەوێت پێت بڵێ ئەم فکرە ئەخلاقیانە لە ئەساسەوە لە ئینسانە بە سروشتی هەن و فعلا ئەگەر نەژبن فکرێ عەدالەت ممکن نییە ئێمە بیری لێکەینەوە، ممکن نییە ئێمە گفتوگۆ لەسەر عەدالەت بکەین. یعنی مەیمونەکان گفتوگۆ لەسەر عەدالەت ناکەن، بۆچی؟ چونکە فکرێ عەدالەت لەوانە وجودی نییە. فکرێ هاوڕێیەتی هەر یەکێک لەم فکرانە کە هەیە ئەمانە شتێکن لە عەقڵی ئێمە هەن، بە سروشتی هەن، بەڵام بەرجەستە بوونە واقعیەکەیە. بۆ نمونە فکرێ هاوڕێیەتی لە عەقڵا ئێمە دەرکی پێ دەکەین و پێدەگا، بەڵام دەکرێت ئێمە لە ژیانی ڕاستەقینەمانە تووشی هاوڕێیەتێکی ڕاستەقینە نهاتبین. کان دەڵێ ئەگەر تووشی هاوڕێیەتێکی ڕاستەقینەش نهاتبین ئەوە ناگەیەنێ ئەو فکرەیە ڕاستیە. لەمەوەیە ئەو دەڵێ ئەو فکرە بەرتەجریبیانە لە ڕاستیا ئەگەر لە واقعایانی تەجربەیەکیش نەبوو بۆ ئەوەی کە بیان سەلمێنێ، ئەوە ناگەیەنێ کە ئەوانە ناڕاستن. یعنی ئەوە دەگەیەنێ کە ئەو هینە نییە، وەکو بڵێ بەرجەستەبوونی هاوڕێیەتێکە نییە، نەک هاوڕێیەتێکە خۆی نییە. یعنی دەکرێت لە هەموو کاتێکا ئیمکانی ئەوە هەیە ئەو هاوڕێیەتیە هەبێت. بۆچی؟ چونکە فکرەکەی پێش دەکەوێت بەسەر بوونە واقعیەکەیە. ئەوە پێش ڕۆشنم کردەوە کە چۆن لە زانستی فیزیکا تەنانەت فکرەکانی عالەمی فیزیک لەناو عەقڵا هەن و دواتر تۆ بەرجەستەبوونەکەی لەناو واقعا دەبینی. وام فکرانە ئەپیرۆرین ضرورین، یعنی چی؟ یعنی تەجربە نەساغیان دەکاتەوە، نەدەیان سەلمێنێ ڕاستن، نەدەیان سەلمێنێ هەڵن، یعنی ئەمە لە دەرەوەی تەجربە ئەم فکرانە. بە فکرەی ضروری ئەوەیە ئەو شتانە هەروان، یعنی عەقڵی ئێمە ناتوانێت بە جۆرێکی تر تەسەوریان کرد و ئەمەی ضروریە نە بە تەجربە دەتوانی بیسەلمێنی، نە بە تەجربە دەتوانی ڕەتی کەیتەوە و ئەمە ئەو شتانن کە کانت ناوی ناون ئەپیرۆری. بەڵام چی؟ یعنی تەجربە ئەوەی کە لە واقعا هەیە بەرجەستەبوونە مادیەکەیان نیشان دەدا، بەڵام لەگەڵەوەشا بەرجەستەبوونە مادیەکەیان نیشان دەدا، بەرجەستەبوونە مادیەکەیان بەڵگە نییە لەسەر ئەوەی کە ڕاستن یا غەڵەت. یعنی ئەگەر بەرجەستەبوونە مادیەکەیان دەرنەکەوێ بۆ ئێمە یا دەرکەوێ ئەوان هەرچین هەر ڕاستن. یعنی هاوڕێیەتی ئەگەر من تووشی هاوڕێیەکیش نەبم کە هاوڕێیەتێکی ڕاستەقینە بکەیت دەرکەوێت لە ناومانە بەرجەستە بیان فکرەیە، ئەوە هاوڕێتی هەر خۆی ڕاستە، شتێکی وەمی نییە. یعنی هەر وەکو ممکنێک ئەگەرێک دەمێنێتەوە بەرجەستەبوونەکەی تەبان، وەکو ئەگەرێک دەمێنێتەوە
بەڵام خۆی لە خۆیان ئەگەری نیە ضروریە لە منطقا دووشت یەکێکیان پێ دەڵێن ضروری یعنی ئەو شتە هەر وایە و ناکرێت جۆرێکی تر بێت لەگەڵ شتێک کە ممکن ینی ئەوەی کە ئەگەریە بەرجەستە بوونی ئەم فکرەیە ئەگەریە بەرجەستە بوونەکەی ئەگەریە بەڵام خۆی ضروریە یعنی لە کاتێک لە کاتەکانە ئەمە لەبەر ئەوە نییە لە بەرجەستە نابێت ئەی چی مەحاڵە ئەوەی کە مەحاڵە ئەوەیە کە هەر بەرجەستە نابێت ئەم بەرجەستە دەبێ بەڵام تۆ بەرجەستە بوونەکەیت نەبینیوە نەبینینی تۆ بۆ بەرجەستە نەبوونەکەی ینی ئەوە نە ئەو شتە وەکو وایە گەر ئێمە بۆ نمونە لە نمونەکەی نیوتنە ئێمە مادام بەرجەستەبوونی جاذبیەت نابینین بڵێن جاذبیەت نییە ینی بڵێن ئەگەر نیوتن شێوەکەی نەبینایە ئەوە هێزی کێشکردن نەدەبوو هێزی کێشکردن بەو معنایە هەر دەبوو ئەگەر بە ئەتایە و سێوەکە ببیندایە یعنی بەرجەستەبوونەکەی هەبوایە یان نەبوایە ئەمە پێی دەڵێن ضروری و کانت پێیان دەڵێ ئەم فکرانە ئەپیرۆری ینی بەر تەجریبی تەجربە تەنها ئەوەندەیە بەرجەستەیان دەکا بۆمان و لە ڕێگەی تەجربەوەیە ناتوانێت حکم دەرکەین لەسەر ئەوەی کە ئەو شتە وایە یاوانە و ئەم فکرانە و پێ وایە لە بە سروشتی لە ناو ئینسانە هەن چێنراون بەڵام بەهۆی ئەو شتانەی دەرەوە و وەرگرتنی شتە هەڵەکانەوە ئەمانە تاریک بوون لە ئێمە و ئێمە نایان بینین و هەتا ئێمە خۆمان ڕاست نەکەینەوە لە ڕاستیا دەرک بەو فکرانە ناکەین هەتا ئەو تاریکیە لە ناو خۆمانە نەخینە دەرەوە ئێم ئەو فکرانە بەرەبەرە ناوەمان ڕۆشن ناکەنەوە و لە ناو ئەو ڕۆشنایەی ناوە دەرناکەوە